یعنی لێرە کەسی خێرخواز و کەسی دەوڵەمەندیش مافی خۆیەتی کە بزانێ ئەم پارەی ئەیهێنێت بۆ بەشی خێرخوازی میهرەبانی یا بۆ هەر شوێنێکی دیکە کە ئەیبات چۆن سەرف ئەکرێت. بەڵ کاک خۆیتی جارێ خاوەن پشکی خێریەکان کە زۆربەی پارەکە هی ئەوانە ئەمە دەرگەمان کرایتەوە هەبوو پرسیاری کردیاری کاکە من ئەوە دە پشکی خێریم هەیە ئەو پارە چی لێ دێ یەکسە گوتمە وەرە کاکە ئەمە داتامان هەیە هەم لەسەر کاغەز هەم لە کۆمپیوتەر کاکە لە ماوەی ئەو ساڵی چەند نەخۆش یارمەتی درایە بە پارەی بەڕێستان و ئەو کەسانەی وەکو تو کە پشتی خێریان کڕیە یان هەیە جگە لە پشکی خێریەکان کەسێک مەسەن ئەو ڕەمەزانە 5 میلیۆن دیناری هێنا هە زەکات تەسلیمی کردی و سیقی پێمانە ئێمە کە 5 میلیۆنەکەمان سەرف کردی راپۆرتێکمان حازر کردیا ناوی ئەو نەخۆشانی کە ئەو 5 میلیۆنەمان لە سەرف کردینە ناوی سیانی نەخۆشەکەی ژمارە مۆبایلی ماڵی لە چ گەڕێکەکە چەند پارەمان لۆ سەرف کردیە نەخۆشیە 500,000 نەخۆشیە زیاتر و ئەو پارەیە لۆ چ بووە ئایا نەشتەرگەری بووە کڕینی دەرمان بووە و تاریخی خەرجکردنەکەش چونکە هەر دینارە کە بێتە ناو حساباتی میهرەبانی سیستەم تەسبیتی دەکا. میهرەبانی دڵسۆزی و لێزانی